بەڕێزان و خۆشەویستان بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. خۆم بە خۆشحاڵ ئەزانم جارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست لە بەرنامەیەکی نوێی شەوچەرا بە دیدارتان شاد دەبمەوە. ومێ دەکەم بڕگە و بابەتەکانی ئەم شەویشمان جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. بۆ بەرنامەی ئەم جارەمان کۆمەڵێک بڕگەی هەمەڕەنگ و جوانمان بۆ ئێوە ئامادە کردووە لە گۆرانی و لە هۆنراوە و لە بڕگەی کولتوری و فۆلکلۆری کوردەواری جاران. سەرەتا بە گۆرانی بە دەنگێکی خۆش، ئەوە کێ بوو ڕۆژانێک ئەیوت دەنگ دێ دەنگ دێ، ئەوە کێ بوو ئەیوت کوڵەنجا یاخود ئەیوت ئای لە زەمانە. ئەو بۆ ئێوە جێدەهێڵم بزانین ئەو کەسە کێ بوو بولبول ئاسا لە نەوەتەکان گۆرانی بۆمان دەوت. دواتر ئەچینە دەنگە خۆشەکەی کاکە ئەحمەد بەرزنجی و چەند هۆنراوەیەکی خۆش. لەوێەوە ئەچینە چەند بەهرەیەکی جوان کە لەلایەن ئافرەتێکەوە ئەو بەڕێزە بە دەستڕەنگینی خۆی شتمان بۆ دروست دەکات. لەوێ بۆ بڕگەی مەتەڵ و دوایی لای ئەو گەنجە خۆشەویستانە بە کۆمەڵێک یاری کڵاوێن و فۆلکلۆری خۆشەوە. لەگەڵ ئەمانە و چەندین بڕگەی تر ئەیکەینە جوانترین گوڵەیەخەی ئێوەی ئازیزی ئەدەین. وێ دەکەین بەرنامەی ئەم جارەشمان جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزانم، بە ناوی ستافی بەرنامەی شەوچرە و ئێوەی ئازیزسەوە زۆر بە خێراتنی میوانەکان مەکەم ماندوونە بن، هەمووتان بەخێر بێن. بەخێر بێن. سەرەتا بە لە مام ئەحمەدەوە دەستی پێ بکەم. مام ئەحمەد ماندوونەبی بەخێر بی بۆ بەرنامەی شەوچرە. سەرەتا پەیامی خۆت لە ڕێگای بەرنامەی شەوچرەوە فەرموو. وڵا بەرنامەی شەوچرا دیارە بەرنامەیەکی زۆر لە مێژەوە لە ناو کۆمەڵگەی کوردەواریە کراوە. بەرنامەیەکی پیرۆزە خاستەن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. ئێمە وەکو خەڵکی لادێ شەوچرا دائەنیشتین، خواردەمەنی دروست ئەکرا بۆمان، شەو تا درەنگانی شەو کەڵاوێن ئەکرا، دۆمینە ئەکرا، ئیتر مەتەڵوشتی وادا ئەهێنرا، زۆرشت باس ئەکرات لە شەوچرایە. دەڤەری ئێوە کتومت لەکوێ بوو؟ دەڤەری ئێمە بناری خاڵخەڵان سەر بە نەحەی شوانە. ناوچەی شوان. ناوچەی شوان بڵێ. جا ناوچەی شوان بۆ خۆی ناوچەیەکی بەپیتە دەوڵەمەندن بەشتی فۆلکلۆری و شەوچەرە و دانیشتنی شەوان و ئەوانە. بۆم باس کە بڕگەکانی شەوچەرەی ئێوە چی و چی بوو جگە لە یاری کڵاوێن و ئەوە؟ بڕگەکانی شەوچرا خۆتەزانی لە کوردەواری و لە لادیەکان هەشتی زۆر هەبوو. بەڵێ. بە تایبەت کە ئێواران کاتی بەربانگ و ئەوانە پێش بەربانگ لە لای مزگەوتەکە بەرنامەدا ئەنرات بۆ شەوچرا. بەڵێ. ئیتر هەبوو مەسەن گەنجەشی دەنگ خۆشمان هەبوو لە لادێە، ئەوە بە دەنگە خۆشەکەی مەقام و گۆرانی ئامادەوت و زۆر خۆش بوو. بەڵێ. ئیتر زۆر شتی لەو بابەتانە. بەڵێ. یعنی هەر ئەوە نییە بڵێ گۆرانی و ئەوانە. ئیتر پیاوی بەتەمەنمان هەبوو حەکایەتی خۆشی حەکایەت خوان. بەڵێ. حەکایەتێک بۆمانەوت بەڕاستی زۆر بەتام و چەش بوو. هۆنراوەش هەبوو. شاعیر. گەنجمان هەبوو شاعیر شعری ئەوت بە سەر لادەیە. بەڵێ. ئێستاش من هەر شعرێکی ئەو سەردەمەم لە بیرە هەشتاکان. ئەتوانی بۆمان بڵێ؟ بەڵێ. دەفەرمە. تۆزێ دوور و درێژە بەڵام. دووسێک کۆپلەیمان بۆ بڵێ. ئەرێ گەلێکم کرد من شوانی گەلێ کاری تێکردم سارد و سۆڕی بەیانی بەسەربەستی من ئەژیام ناترسام کە بە تەنیام خۆم و قەڵەنگ جانتاکەم بزن و مەڕ و بەرقەکەم ڕوم ئەکردە نسارێ سێبەردەمە و ئێوارێ شمشاڵم بەدەستەوە بەخۆشی و هەوەسەوە بەرگم تۆغەی سپیە کوڵەباڵم خوریە خەنجەری بەرپشتێن و تەزبیحی تێ ئاڵێنم لەم گرد بۆ ئەو گردە چووم تووشی برادەر دەبووم دانیشتین لە لاپاڵی هەریەک بەنیاز خەیاڵێ وەختێ نیمەڕۆ ئەبوو شوان بەرەو ماڵە دەچوو دەهاتن بۆ مەردۆشین کچی جوان و خوێن شیرین چەند خۆشە ئەم ژیانە لە خاچی کوردستانە. ئەڵڵا دەستەکانت خۆش. دەست خۆش مام ئەحمەد، سپاس بۆ زانیاریەکانت، سپاس بۆ وتە بە نرخەکانت. لەوێوە ئەچینە لای خوشکی ئازیزمان شەهلەخان ئەگەر ئەو مایکە شەهلەخان زۆر بەخێر بێ. سەلامەت بسپاس. شەهلەخان دیارە شەوچەرەی کوردەواری کە دائەنیشتن تێکەڵ کێش بوو، ئافرەتیش
با بڵێن بای خۆی بەشداری شەوچەرەیە کرد بەڵام زیاتر ئەرکە قورسەکە ئەکەوتە سەر ئافرەت ئامادەکردن خواردن و تەنانەت بۆ پارشێ و دوایی بەربانگ و ئەوانە بۆم باس کە لە ڕووی خواردنەوە زیاتر ئەو ئاشە کوردەواریانە ئەو چێشتە کوردەواریانەی کە ئامادە ئەکرا لە شەوچەرە چی بوو؟ باڵێ پێشەکی پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆستان لێکەم هیوادارم ئەم مانگی ڕەمەزانە بێتە مای خێر و خۆشی بۆ گەلی کورد خاستان بۆ شاری کەرکووک ئینشاءالله دەستخۆشیتانی لێکم بۆ ئەم بەرنامەیە ئێمە طبعا ژنان دایم ئەرکی قورسترە لە پیاوان ڕاستە پیاو لە دەرەوە هیلاکە بێ ئیشەکە عەمەلاکە بەس ئەرکی ژن زیاترە لە ماڵەوە بەدڵنیایی چی بۆ بەربانگ خواردن حازرەکە چی بۆ شەوچرا چی بۆ پارشی و ئیتر هەر لە عەسرەوە بانگێدا ئیتر ژن خەریکە بێ مەشغوڵە بێ چی بە ئامادەکردنی چێشت بۆ ئێوارە ئیتر ئەمە مریشکی کوردی بوو قەلە قاز بوو لێیانەنا ئەمە قەدیم طبعا ئەمە کاتی من نییە کاتی دایکم نەنکم بە ڕەحمەت بێ باسییانەکە عەفویان کات دۆیان ئامادە سار دەکرد بۆیان بەڵێ ئیتر دوای ئەوە بۆ شەوانیش بۆ شەوچەرە ئیتر ئەمە گوڵە بە ڕۆژە بوو ئەمە خورمایان نهێنا لەگە کونجی ئەیان خورما کونجی وایە بەڵێ پێ ئێمە کوترا ئەوانە بەڵێ ئێمە وەکو خەڵکی کەرکووک پێڵێن حەلوە بەڵێ ئیتر خورما و کونجی و ئادیشان تەیە کرد هەنێ جار ئەیان کوتا بۆ شەوچەرە ئیتر شەوان ژنیش دوای ئەوەی کە بەربانگی تەواو کرد مەشغوڵ ئەوە بوو دوای ئەوە ئیتر ژنیش وەکو پیاوان چۆن مەشغوڵی دۆمینە و ئیش و یاری خۆیان بوون ژنیش دانیشن کاری دەستیانە کرد زیلیانە دووری ئەو سا بەدەست بوو دوورمان وەک ئیستا مەکینە نەبوو ئیتر ئەمە بۆیمەیان ئەچنی هەمەی دەسماڵیان دەسماڵ و شاڵ کوردی هەمووی بەدەست ئەدورە ئەو کاتە بەڵێ ئیتر بۆ شەویش بۆ پارشی و ئیتر لە تقريبا ساعات 2 ساعات طبعا بيش بيوان جن هر هلصا قديم مريانه دوشي شيران امان شهل خان هست ناكر لروي بابلين چستو چالاکی شوا ئافرەتی کورد زۆر چست و چالاک بووە کاتی خۆی یعنی لە شان بەشانی پیا و بەشداری هەموو کایەکانی ژیانی کردووە دەستەکانت خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت خۆشک ئازیزمانی زۆر بەخێربی خۆشەویستانم بەردەوامین لە سەر پێشکەشکردن بەرنامەکەمان ئەچینە لای هونەرمەندی ئازیزمان ئەو هونەرمەندەی کە من کردمە شتێکی لە ناکاو بۆی خۆتان بیناسنەوە ئەوەی کە دەنگ دێ ئەوەی کە کوڵەنجا ئەوەی کە بۆمانیەوەت ئای لەو زەمانە ئەویش کاکە عیماد تەنیایە کاک عیماد گیان زۆر بەخێر بێ زۆر سپاس دەکەم ڕێزی خۆشەویست شەوچەرەکەمانت ئاوادان کردەوە زۆر من دوای ئەوەی پەیامی خۆت بگەێنە لە پرسیارێکی جەماوەرەکەتەوە دەستی پێکەم تۆ چیت بەسەر هات پێشەکی بەمۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە هەموو خەڵکی کەرکووک و هەموو خاکی کوردستانەکەم یا ڕەبی ئەم مانگە بێتەمایی خێر و بەرەکەت و خۆشی بۆ وڵاتەکەەوە بە حەقەت دواکەوتنم یاخود دابڕانم لە هونەر ئەگەڕێتەوە چەند هۆیەک لەوانەیە نەتوانم ئێستا هەمووی باسکەم ئیتر لە 2009 تقریبا من دابڕام لە هونەر ڕاستە ئێستش بە ڕاوڵێن سوپرایسێک لەلایەن جەنابتەوە دەرەکەی ئینشاءڵڵا هیوادارم شتەکانم بە گوێرەی دڵی خەڵکی بێت ئینشاءڵڵا گفتوگۆی هونەریمان زۆرە بێ پێکەوە بەڵام ئێستا ئەچینە لای دەنگ دێ دەنگی چەم و ڕووبار دێ ڕەشبەڵی گیراوە ئەم شەو خۆشە لەلا دێ کەم کەس کەرکووکی هەیە یادگاری لەگەڵ ئەم گۆرانیانە بێ با ئێستا بە دەنگی جەنابێت بەڵام پێش ئەوە پێم بڵێ ئەمە ئاواز و هۆنراوی کێ بوو کاتی خۆی تۆمارت کرد هۆنراوی خۆم بوو ئاوازی هەر خۆم باڵێن لە کوڵان و ڤرزانی فرە سەردەمە و گۆرانێ بەڕاستی دەنگدانێکی باشی هەبوو هەمووشمان یادگاریمان هەیە لەگەڵ ئەو گۆرانی قوربانە دەبا بچینە لای ئەو گۆرانی کاک عیماد گیان فەرمایش
خۆشە لە لادێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ باڵای بەرزی چەند جوانە لەناو دڵ و وجدانە شەیدای لێوی ئاڵی بووم پەنای پاک و بێلانە شەیدای لێوی ئاڵی بووم پەنای پاک و بێلان دەنگێ دەنگێ دەنگی چەموڕ باردێ دەنگێ دەنگێ دەنگی چەموڕ باردێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ 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 خونچەی گوڵ و زارێکە هیوای ژینم یارێکە خونچەی گوڵ و زارێکە ئاواتەکەی ژینمە بۆ من بەرەی شارێکە ئاواتەکەی ژینمە بۆ من بەرەی شارێکە دەنگێ دەنگێ دەنگی چەموڕ باردێ دەنگێ دەنگێ دەنگی چەموڕ باردێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ 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 دوای دەردم شیرینە چاوی زۆر جوان و شینە من بۆ ئەو جوانە ئەفسوناوی ڕەنگینە من بۆ ئەو جوانە مەستمە ئەفسوناوی ڕەنگین دەنگێ دەنگێ دەنگی چەموڕ باردێ دەنگێ دەنگێ دەنگی چەموڕ باردێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ 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 وایە بەنسیبم بێ ئەو خونچەی گوڵبەهارە وایە بەنسیبم بێ ئەو خونچەی گوڵبەهارە دەنگێ دەنگێ دەنگی چەموڕ باردێ دەنگێ دەنگێ دەنگی چەموڕ باردێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ ڕژ بەڵا گیراوە ئەم شەو خۆشە لە لادێ
دەستەکانت خۆش بێ کاک عیمادگیان هیوادارم مەدڵتان بێ بەڕاستی جۆش خۆشت بەخشیە بەرنامەکە زۆر سپاس قەرەبووی ئەو چەند ساڵ غیابەت بەمان کردەوە هیوادارم سەرفرازبی بە قوربان دەست خۆش بێ ئەچمە لای هونەرمەندی ئازیزمان کاک دلاوەر کەرکووکی کاک دلاوەر زۆر بەخێر بێ ماندوو نەبی تۆ فرە بەهرەی ئیتر هونەرمەند ئەکتەر شانۆکار ئیتر قسە خۆش نازانم من لەکیوە دەست پێکەم بەڵام شەوچرەکەمان خۆشە حەزمان لە شتی ئاوا بەسەرهات و شتی پێکەنین و ئەوانە ئەگە شتێکمان بۆ بگێڕیتەوە سەرەتا پەیامی خۆت بگەێنەوە سەرەتا زۆر سپاس بووە تەلەڤیزۆنی کەرکووک هەروەها بە خێراتنی کە عیما دەکەم و دەستخۆشی لێ دەکەم بۆ گۆرانی خۆشە و دڵمان پێ خۆش بوو سپاس بۆ تۆش کاکە شێروان خۆشت دەن خۆشیت ماشەڵڵا سەرفرازبی بە قوربان پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو گەلی کوردستانەکەم بە تایبەتی خەڵکی شاری کەرکووک ئینشاڵڵا ڕۆژ و تاعەتیان هەمووی قبول بێت ئینشاڵڵا زۆر سپاس بە هەموو لایەک جارێتر بەخێر بیتەوە بە قوربان با بچینە لای بەسەرهاتی خۆش وڵی هەم بەسەرهاتێ هەم نوکتەی تر ئەم شەوا دانوستین بۆ خۆمان کامەی ئەڵێ ئەوە باس دەکەن بەسەرهات باسکە یان نوکتە بڵێن بە کەیفی خۆت کامی خۆشەوەمان بۆ با نوکتێ باسکەن باش ئەڵێ لە زمانی حکومەتی بەعەس ساروغێ دێ لە ئێران و لە کاتی شەڕی ئێران و عێراق لە دەیەکەدات بەڵێ 5 کەسە کوژێت لەو دەیە ئیتر دەیەکە ئەڵەسن ئەڵێن بۆ خۆمان تۆڵەی خۆمانەکەینەوە لە ئێران ئەڵەسن بەبێ پرسی حکومەت دارێکی ئەستور دێنن وەکو یاپراغ ناوەکەی کۆڵن و بەرمی لێ بارود دێنن دەڵێن بڕۆن هەر نەفەرە و پارچەی ئاسن بێنێ ئاسنێک و باروتێ ئاسنێک و باروتێ پستن و فتیلێ شتێکن و قاعیدەیەکی بۆکەن لە بام بلۆک و ڕوویەکەنە ئێران بەڵێ ئاگرێکی لێدەن ئەتەقێتەوە لە ناوێن ئەم زاریان 50 کەسە کوژێ بەڵێ کابرایە لە دوورۆ سێرەکە ئەڵێ برا ئەمە ئەمەنەی لێرە کوشتە بێت چەنی لە ئێران کوشت زۆر سپاس دەستەکانت خۆش بێ یاخوا هەموو سات و کاتت ئاوا بەختەوەری خۆشی بێ بەڕێزان و خۆشەویستان هەر لە درێژەی شەوچەرەکەمان ئەمڕۆ ئافرەتێکی زۆر دەسڕەنگین و ئازیز لەگەڵمان ئامادەیە بەڕاستی توانایەکی سەیر و بەهرەیەکی سەیری هەیە زۆر وتراوە دەربارەی ئافرەتی کورد ئافرەتی کورد وشەی زەعیفەی نەزانیوە هاوشانی پیاو لە هەموو کایەکانی ژیان بەشداری کردووە و دەستی باڵای هەبووە لە بنیادنانەوەی ژیانی کوردستان بۆیە ئەو ڕۆژهەڵات ناسانەی کە هاتوونە تا ئەم ناوچەیە ئەڵێن میلەتی کورد یەکێکە لەو میلەتانەی کە هیچی هاوردە نەکردووە بەڵکو هەموو شتێکی هەناردە کردووە ملەتی کورد لە کڵاشەکەی پێوە تاک و ڕنگ و چۆخەکەی و جلەکەی بەدەستی خۆی دروستی کردووە ئەو جا ئافرین بۆ ئەو کەسانەی کە ڕێچکەی باپیران بەرنادن و بە هەمان شێوە لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوامە بن ئەمڕۆ ئێمە ئافرەتێکی زۆر بەڕێز خات و ڕووپاکمان لەگەڵایە ڕووپاکخان لێرە ئامادەیە بەدەستی خۆی زۆر لەو کەرەستە جوانانە و جلوبەرگ و پۆشاکی دروست کردووە و چنیوێتی ئێستا من حەزەکەم بچینە لای ڕووپاکخان زۆر بەخێر بێ سەرەتا پەیامی خۆت بۆ بەرنامەی شەوچرە بنێرە و دوایی دینە لای کەرەستە جوانەکانە ڕاستەکەم سەلامت بی بە خێراتنی گشت ئەم برایە بەڕێزاناکەم و ئەممان گێڕمەزانە بێتە مانجی خێر و بەرەکەتی ئینشاڵڵا بۆ هەموو لایەکمان بەخۆشی بێ یا رب العالمین ئینشاءڵڵا ئەم دانیشتنش زیاتر و زیاتری لە دواوە بێ سەرکەوتوتر بن ئینشاءڵڵا بەڕاستی دیکۆراتێکی زۆر زۆر جوانە و هیوادارم ئەم کوردەواریە بەردەوام بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئێوەش زۆر زۆر خۆش بێ سوپاستانە بەخێربی بە قوربان خات و ڕووپاک سەرەتا پێش ئەوەی بچینە سەر ئەو شتانی کە دروستت کردووە ئەم بەهرەیە چۆن فێر بووی خۆ ڕسک بوو لە دایکتەوە فێر بووی خۆت حەزت بە بەهرەکە هەبوو بەڵێ وڵایی کات خۆی ئێمە بڵێن ئێمە بای خۆمان تەمەنێکمان بردوتە سەر تەمەنیشمانەیە لە هەشتاکان تقریبان یعنی لەو دەور پشتیا ئێمە تەلە ببووین مامۆستاکان فێرمانیان کرد ئەنجا لە دوای مامۆستاکە فێرمانیان کرد چەند ساڵێک ئیشمانەوە بوو تر وردە وردە بڵین خی گەورە قسمەتەکەی وا کرد هاوسەرگیریم کرد لەگەڵ هاوسەرگیریە بە پێی توانە من هەر دەستم لێ بەرنەداوە یعنی هەر هەوڵم داوە ئەم ئیشە هەر بەردەوام بم بەس تقریبان ئێمە چۆنەڵێ کات خۆی لە لادێ بووینە
كاتي خوي كلا لادي بينا بياوم دكاندار بو علافوه يعني قناعتها بطن كان مئة هنا ايوا دانشتم يارمتي مدام شوريوا امود با باري تاكتر بك اي افين يعني خلاصتكم سلامة بن يا اخوابي ويبن قناعته برواد بي كرم كبياو كشم ليرا حازره واقداريشن ب5 ساعات خوريم شوريوتو اي ما شاء الله يعني بياني كروج بوتو ساعات هشت نان تيريم كامل طواو كردوا انجا دواي اوا دسي كتشيش لينا انو اوا كرمضانان يجبوا بشوتشرا دانشتن بياوان وشتمان بويان درسته كردو جماعة قرميانا كربو خوان وكو يستشون عاود جماعة بخوشي دانشتونا ايماج او كاتا بلين اوان خاريك يوبن دانشتم تا بخو او كاتا كارباج نبو اي ما شاء الله لبرترابو دانشتم درست مكرد انت وايلي هات بروجيج نهات كبروجيج نهات منال بيوستي هبو بي قناعتها بي او سرد مزروفك وهابو شد كمبو يعني دا انيشتم امود بو بياني خيرا باز الكردي كان بو بتشنم بولك وشتي فيو كم جامتاي كيسر شان شان بو بكم يعني قناعت بهتا بياني روجبوا كساعات بين صلى سنه تشتي جيج ما درستك يا اخوان انت ما شاء الله ما شاء الله او سردم نك يستا براسي حيفو سردم يعني او سردم الروي يعني لبيرش ناسيته ان شاء الله بس ان شاء الله تازه بكريته وميديك هي ببازوي يوي افرتي رصن ان شاء الله او سردمانه قد بسرناتيه ان شاء الله ان شاء الله نذاكرم يا اخوان من الزور بيان ان شاء الله سلامت بنت براسي من داي سببي نسرشت كان بس بيش اوي اوشتان نمايشكي هر خود جلو برقكد استا او زور قشنگ جوانا يا اخوان بيروز او جور ديزاين تشي بيلن اويسا والله اما خو من بلين هر لكركو بمشي ولا برمان كردوا بلى تشي بيلن او ان شاء الله بلى اما دسمال اما كلاو شاله كي بيويا بلى او بدلني اي خود درست كردوا شني وتوانيه دابا بين سر كرسكاني ترت اما شاله بلين زوربي ايراني بلين كابو سرج الكردي بلى ام نوع الشالانه بقشتي بميرو اتسندري بلى امي قديفيه اما بلين درستي كاين بلين اي كان لسرج الكردي هماشي وبو سرج الكردي اما بلى اما هي سرج الكردي او ورده هني للزنجانيه اما زنجانات سندري ما شاء الله انزا اما كاتي اي دانشي دويك اما والله اقر بلي او توانا وتاقتت كتازه دسبيكا وهوايتي وبهري وخاصه معيشتي جيانا قناعتها به بو 4 روج 6 روج زيادة نايخه يعني ما شاء يعني الله طواويكي ما شاء الله انزا اما نجبلين كات خوي خلقي نبون بو زور اما بويا هشتومتو استاهلامته ما بيلاويان هبو بانكي زو ادرا هات نوا اواني كدستي تشنين يعني هبو ايان هنا امد تخوابو مان تازه كرو بباني تشنين مان بوبكا انجا اماش بو مان درست انجا روباك خان او بيوانا سازي شي بو كي غورو بتشو شيوانيا او ابي قياسي او كسا خود بزاني كحد شلون سالب لي اما رقم سيوحوتا حسب سيوحوتا بويداني وكو كلاش غورو بتشوكي هي اماش تشنيني كلاشا بس شوازي افرتانا يا اخوات دستكان سلامة ديسوات اماش هالما شوا هالبلين قنزا كان للسرية كان عين ام كلاوا بلين كلاويش كردية عين بوجواني كينا سرمان اميش بلين لسرج الكردية بلي اميش انواع اشكال كات خوي ريزميا اواني كسجن بون زوري افرز زوري امي نازاني بتشني ام شوازا سجن كان يعني تشني وافروشران هسك سي هذه من شو دستكوتي والله لسجن بوي هنا وابزانم هربا قوني على قش بلى اوشم هي هنا والله يتداوي لي بردكم برنامج اما استحكام بلين قران دانم ام تسبيحه قوريه بوجواني لسري داينم اما شرب يعني وانا بو هالواسيه بلى اما بوجواني بودستي بياو بلين بدستي واغري اما زور يعني انواع اشكال تاع مليون كابلين بحمو شويه درست تكريه بلى اگر يعني خلق لقالي هبه او فكريه خوت هدبه بانواع اشكال درستيانا كي زور بابته كانوا براستي من هو دارم هاتشي خوشكيك لمالوي اما جبلين حماشي والصوفه درستي كي بو عزي منالو تر انواع اشكال هبو قورتريش بو هذا يبون بكا حزم ليتي بو مكتب بلين بولي شوار بولي سيب بوانم درستك بلام هو دارم هلقل بحمو خشكه كان عام عمو دايكو خشكه كان تسني
لەگەڵ پیاوە پشتی پیاو بگرن یارمەتی بدەن یەشتاکەمە لەبەر ئەوەی پیاو بەڕاستی هیلاکە و پێش ئەو ئافرەتەش ئەبێ بای ئەوەندە هیلاوی بەڵێ لە ماڵەوە هیلاکین بەڵام دەست بە تاڵیشمان بای خۆمان هەیە تا بتوانین یعنی خۆمان فێری ئەم شتانە بکەین و وردە وردە خەریبین و یارمەتی ماڵ و مناڵی خۆمان بدەین یاخوا لە ساغ بێ دەستەکانت خۆش بێ ئەمەیە پێی ئەڵێن ئافرەتی کوردی عیار 24 کە هاوشانی پیاو دا جارێکی تر چەپڵەیەکی بەهێز بۆ خات و ڕووپاک یاخوا تو بەخێر بێ یاخوا نمونەت زۆر بێ بە قوربان بەردەوامین خۆشەویستان ئەگەڕێمەوە لای هونەرمەند عیماتەنیا کاک عیماگیان پێشەوەی بچینە لای بەرهەمی دووەم با باس لە کاری ئێستاد بکەین ئێستا بەچیوە سەرقاڵی شتە هونەریەکانت بەنیازی هیچ بکەی هیچ لە پرۆژەتا هەیە وەلێ وەکو دوو هاوڕێ من نەزانم ئاوازدانەرێکی باشی بەڵام شتە هونەریەکانی خۆت ئێستا چۆن لە ئامادەسازیدایە چی ئەەکەی بۆ بەرهەمی داهاتوت بۆ جەماوەرەکەت ئەگەر هەواڵی خۆشیان بیتێ ئەوەی ڕازمی ئێستا مامۆستام ماوەی 2 ساڵە تر کاری هونەریەکانم بەڕاستی بە تەمام هێواشەوەش بگەڕێمە ناوباری هونەرەکەی خۆم ئەمڕۆ کە گۆرانی دەنگدێمە تەمان ئەوە کۆنە بەڵام دوو گۆرانی تازەم داناوە ئینشاءڵڵا لەگەڵ کاگاراز مەجموعەیە گۆرانی ترمامە دەسەوەی خوایار بێگەر با بڵێن قەدەر بێڵێ و بمێنین ئینشاءڵڵا و بەرهەمانەمە بەدەسەوەیە بەڵام ئێمە کێشەمانە شتێکە سپۆنسەر یاخود هاوکاریمان نییە ئەوەیە کێشەی گەورەی هونەرمەندانی ئێمە ئێمەڕۆ چونکە خۆ دەزانی هەموو شتێ بە مادە و بەتوان ئاکرێت ئیتر ئەوە گەورەترین کێشەی ئێمەیە بۆیە کەمێ با بڵین شتەکانمان شڵێدەم ڕۆژێ بێ ئەو بەرهەمان هەمووی تۆمار بکرێەوە ئەو دەنگە خۆشە جارێتتر گوێمان لی بێتەوە ئێستا ئەم بەرهەمی دووەم ئاوازۆنراوەی کێ گەر ئاماژەی پێبی ئەم بەرهەمی دووهەم پارچە شعرێکی مەقامی ڕاستە بەڵێ هیما مۆستا ئەحمەد بەرزنجیە خۆشەویستی مام کاک ئەحمەد گۆرانێکەش با بڵێن هۆنراوەی سامی عەوداڵە سامی عەوداڵ ئاوازشی هەر خۆم باشە بە قوربان دەفەرموو بچینە لای بەرهەمی دووەم فەرموو کاک عیمانی ئەڵێم دۆزەخ مەخسووسی مەستە ئەڵێم دۆزەخ مەخسووسی مەستە بەم واتە قەت پشت مەبەستە ئەمانە 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 گەر عاشق و دڵدار داخل جەهەنەم کرێ گەر عاشق و دڵدار گەر عاشق و دڵدار گەر عاشق و دڵدار داخل جهنم كريه
بەهشت ئەوە بەهشت چۆڵ و هۆڵە وەکبەری دەستە وەکبەری دەستە ئەمان 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 فەلەک لە دەرگای سزامەتە فەلەک لە دەرگای سزامەتە بە شێوە حاڵی ڕەنگێ زەردە وەکو بەی شەو ڕۆژ من دەناڵێم هەر وەکو خەوبێ تەکەی فریشتەی من چاوی لە خەوبێ تەکەی ڕۆژی ڕۆن لە لای من شەو بێ تەکەی ڕۆژی ڕۆن لە لای من شەو بێ فەلەک لە دەرگای سزامەتە فەلەک لە دەرگای سزامەتە بە شێوە حاڵی ڕەنگێم زەردە وەکو بەی شەو ڕۆژ من دەناڵێم هەر وەکو حسرت دڵم تا سابێ تەکەی بە حەسرەت من دڵم تا سابێ تەکەی دەردی من عیلاجی نەبێ تەکەی دەردی من عیلاجی نەبێ فەلەک لە دەرگای سزامەتە فەلەک لە دەرگای سزامەتە بە شێوە حاڵی ڕەنگێم زەردە وەکو بەی شەو ڕۆژ من دەناڵێم هەر وەکو تەکەی ئاگری دەروونم هەرگەشت
بێ فەلەک لە دەرگات سزامەتە فەلەک لە دەرگات سزامەتە بە شێوە حاڵی ڕەنگن زەردە وەکو بەی شەو ڕۆژ من دەناڵێم هەر وەکو زۆر سپاس. دەستەکانت خۆش بێ کاک عیمانگیان یاخۆ ئەو دەنگت هەروەخ بە خۆشی بمێنێتەوە. زۆر سپاس. ماشەڵڵا دەنگە خۆشەکەی جارانت ماوە پیر نەبووینە؟ نازم لە ماڵەوە بەردەوامی لە سۆڵفێ جوشت بەردەوامی وەڵاهی نەوەڵە کەمێ بەردەوام نیم ئەو ڕاستی کەمێ بێ با بڵێن بێ بەرنامە هاتم شتەکان بەڵێ داوای بەڵام ئەوەی گوێگرت بێ لە نەوەتەکان گوێ لە دەنگت بوو بێ شتێوان نەگۆڕاوە دەنگ دۆ خۆی ماوە هەرۆ خۆی ماوە سەرفرازبی بە قوربان هەر لە درێژەی بەرنامەکەی ئاچمە لای برای ئازیزمان کاک محەممەد کاک محەممەد زۆر بە خێر بێ. زۆر سپاس برای ئازیزی دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم بەرنامە جوانە ماندوونەبی بە قوربان دەستخۆشیتان لێکم. کاک محەممەد قاتە شاڵەکەت ماشەڵڵا زۆر جوانە پیرۆز بێ. زۆر سپاس پیرۆزت بێ لە دوای بەرنامەکە. سپاس ئەزیزەکەم. بینت چۆنە لەگەڵ پۆشاکی کوردیە؟ بەڵێ وەڵا بە بەردەوام پۆشاکی کوردیە پۆشم. ئەی ماشەڵڵا کەم چاکەت و پانتۆڵ لە باشە ئێستا بڕگەیە پێش ئێستا ڕووپاکخان هەنێشتی بۆ باس کردین سەبارەت بە پۆشاکی ئافرەتان. پێم خۆشە لەسەر پۆشاکی پیاوانیش جلی کوردی ئەو جۆری بەرت ئێستا چی پێڵێن چەند جۆر جلی کوردیمان هەیە وەکوین پیاوان؟ وڵا جۆری زۆرە جلی پیاوان ئەم جۆرە ئێمە خۆمان پێڵێن چۆغا شاڵیشی پێڵێن وایە بەڵام ستارخانی هەیە مراتخانی هەیە مەریوانی هەیە منطقەی گەرمیانیش کاوسەڵتەیان هەیە پێشان من بەبیرم دێ باوکو و مامەکانم ئەو خەڵکانی کەوا کەسایەتی بوون کاوسەڵتەیان لەبەرە کرد ینی بەڕاستی منطقەی گەرمیانی خۆمان زیاتر کاوسەڵتەیان لەبەرە کرد ئێستاکانە کاوسەڵتەیانی زۆر کەم بۆتەوە زیاتر لە ناو برا تورکمانەکانمان ئێستاکانە ئەوان چاکەت و کەوا لەبەرەکەن زۆر جار هەیە برادرانی ئێمەیان گەنجەکانی ئێمە لیان تێکەچی ئەڵێن ئەم جلانە جلی تورکمانیە بەڵام ڕاستە برایانی تورکمانمان ئەوان چاکەت و کەوا لەبەرەکەن ینی کەوا و چاکەت بەڵام جلی کوردی کەوا و سەڵتە بوو کەوا و سەڵتەیان زیاتر لە گەرمیانیش بەڵێ زیاتر لە گەرمیان و جلی ڕەسەنی منطقەی شاڵ چەند جۆری هەیە من وا بیستماڵەن جۆرێکی هەیە زۆر گرانە ئەوە لە چی کوتاڵێک دروست ئەکرێ؟ بڵێ وڵا شاڵ بەعام لە جلی لە خوری بزن دروست ئەکرێ بزنی مەرەس هەیە لە بڵێن خوری تووچی بزنی مەرەز دروست دەکرێت ئەتر بڵێن شینی هەیە مەرەزی هەیە سووری هەیە ڕەشی هەیە ئەنواعی هەیە ڕەنگەکانی ڕەنجی زۆر هەیە بەڵام بەڕاستی شارەزایەکی ئەو تۆم نییە لەسەری بڵێم هەموو نەوعەکانی بناسم بەڵام وەکو بینیمە نەوعی زۆرە و بەقیمەتیشە ینی جلی شاڵ دەستێکی جلی شاڵ ینی لە دووەرەقە و بەبانەوە هەتاوەکو لەوانەیە دەفتەریش بڕوان. کاک محەممەد ماوەیە کە دیقەتی شتێکماندا و خۆشببختانە بە تایبەتی ئەو نەوەی کە تازە پێگەن زۆر لە گەنجانمان ئێستا گەڕاونەتەوە سەر جلی کوردی. بڵێ وڵا پێشان بەس لە مناسەباکان لە بەرەکرا بەڵام خۆشببختانە ئێستا گەنجان وەک خۆت باست کرد فەرمووت گەڕاونەتەوە سەر جلی کوردی زۆربەی زۆری جلی کوردی لە بەرەکەن شانازیشی پێواکەن بەڕاستی ینی خۆشحاڵی نانی جێگەی خۆشحاڵیە بەڕاستی گەنجانمان ئێستا گەڕاونەتەوە سەر جلی کوردی و من لێرەشەوە داواکارم گەنجان بەڕاستی کورد یان هەر نەتەوەیەک بە جلوبەرگە ئەناسەر ئێستا ئێمە لەم کەرکووکەیە لە هەڵبژاردنەکانە تەمەشا بکەین نیوەی کەرکوچین بەڵام کە ئەچیتە بازار دوو کەس نبینی جلی کوردی لەبەرابێ ئێستاوان نەختێ زیادی کردووە هیوادارم خەڵک گشتی جلی کوردی لەبەر بکە بە تایبەتی کورد بۆی هەر هیچ نەبێ یەکتری بناسینەوە لە شوێنانە ڕاستیلێکی جوان جلێکی مڕی حتوانی لە شوێنان بە دانیشتن بۆ زۆر خۆشە ینی بەڕاستی دانیشتنی هەڵسانی هەموو شتێکی خۆشە جلی کوردی لەبەرخۆشی لە ئێوە شەکەم و سپاس بۆ بەرنامە زانیاریەکانت بە قوربانمانەوە بیجارێتر دەست خۆش بێ ئەزیزەکەم
پێ بکەنە بە من بە باڵا و ڕەوتم پێ بکەنە بە من بە باڵا و ڕەوتم بە ساویلکەییم بە بیری چەوتم بە درەختەکەی خەیاڵی لاویم کە ساڵەهای ساڵ لە سایەی خەوتم پێ بکەنە بە من هەتا ئەتوانی بۆ پێکەنینە بە هاوتات ناشێ هیچ نازەنینێ من زویر نابم چاوڕاهاتووە هەروە بتبینێ. سڵاو لە شاعری مەزنی کورد دکتۆر عەبدوڵڵا پەشێ و خۆشەویستان و ئازیزان بۆ بەرنامەی ئەم شەومان لە بەرنامەی شەوچەرا میوانداری شاعیرێکی گەنجی خوێنگەرممان کردووە بە ناوی ستافی بەرنامە و بە ئێوەی ئازیزیشەوە زۆر بە خێراتنی کاک ئەحمەد بەرزنجیەکەین. کاک ئەحمەد گیانمان دوو نەبی. سەلامەت دیاربی. زۆر بە خێربی بۆ بەرنامەی شەوچرا. خێرانداربی سپاس دەکەم. هەر بژی با سەرەتا لەوە دەستی پێ بکەین خۆ بناسێنە پەیامی خۆت بۆ بەرنامەکە دواتر بزانم ئەزمموی شعری لە لای جەنابەت چۆن دەستی پێی کرد. من ناوم ئەحمەد عەبدوڕەحیم محەممەدە لە بنەماڵە یاخود لە عشرەتی بەرزنجیم. بەڵێ لە سەرەتاوە بنەماڵەکەمان بنەماڵێکی ئەدەبی بووە. بەڵێ هەر لە ڕەحمەتی باوکمەوە و باپیرمە و ننکمەوە خواعافیان کە هەمویان ئیتر مامیشم ناسراوە لاتان بە بورهان بەرزنجی شاعر سڵاو ڕێزمانەیە بۆی لێرەوە شاعری عزیزمان کاک بورهان بەرزنجی. بەڵێ ئیتر لە سەرەتاکانی 2008ەوە دەستی پێی کرد وەکو خولیای شعر تایبەت ئەو سەردەمانش لە بەغدام خوێند لە کۆلێژی زمان بەشی زمانی کوردی هۆنراوەکانی شعر و ڕەوانبێژی و ئەمانم ئەخوێندە سەردەست دکتۆر ئیبراهیم و دکتۆر عادل گەرمیانی و سڵاو ڕێزمێ بۆیان لەم بەرنامەیەوە بە شێوەی ئەکادمی بە شێوەیەکی ئەکادمی شارەزایەکی باشم هەیە لەخوا بە زیاد لە کێش و سەروە هەروەها بە جۆرەکانی کێش و سەروە چونکە ئێمە کە ئەڵێن شعر نووسین ڕاستە کێشی هەیە و سەروای هەیە ئێمە لێرەدا بە چەند شێوەیەک ئەنووسرێ شێوەی یەکەم بۆ نمونە کێشی پەنجەی خۆماڵی لەبەرەوەی خۆماڵیە کوردیە هەروەها کێشی عروزی عەرەبیمان هەیە کە 15 بەحر شعرە کە خەلیلی کوڕی ئەحمەدی فەراهیدی دایناوە و 16هینیانش ئەخفەش یا ئەحفەش دایناوە و هەروەها کێشمان هەیە شعری کوردی بە کێشی مەسنەوی فارس یا چوارینە وەکو شێوەزاری عومەری خیام هەروەها تەکبەندمان هەیە هەموو ئەمانە لە ناو شعرەکانە بەدی دەکرێت شعری سربەستشمانەیە شعری سربەست تا شعری حڕ بەڵێ کاک ئەحمەدیان چەند بەرهەمی چاپکراوت هەیە تا ئێستا وەکو نامیلکە یان دیوان بەڵێ وەکو نامیلکە و شجارە چاپم نەکردەوە ئەوەی ڕاستی بێ من تاکو ئەم کەمەی پێش و یان ئەم دەمەی نزیکانە حەزم ناکە شعرەکانی خۆم بڵاوکە بەس هەم شعرت کراوە بەڵێ کراوە بەگۆرانی بەڵێ ئەوەی زیاترماد هۆنراوە جەنابەت بەڵێ وایە دەقێکی زۆر جوان من دەستخۆشیت لەکەم ومێدی شەکەم ڕۆژێ بێ ئیشاڵڵا شعرەکانت وەکو دیوان چا بکرێت و ببیتە یەکێک لە شاعیرەکان کە شانازیت پێوە بکەین. سەلامەت دیارەبی. دە ئێستا بە هاوکاری برایانی ژەنیار کاک ئەحمەد با بچینە سەر چەند پارچە هۆنراوەیەکی خۆش بە دەنگی جەناب. سەلامەت دیارم. فەرموو. بەیانیانێک بەو پەری شەوق و زەوقەوە خۆمم ڕازاندەوە و بەرەو شوێنی مەبەستەوە کەوتمەڕێ و گەشتمە لای شوێنەوە ساتێک چاوگڕ ئەدەم بەلای چەپ ساتێکیش بەلای ڕاستەوە خۆشەویستم ئێستا دێت نەخێر کاژمێرێکی کە بەلای ڕاستەوە دێت نەخێر بەلای چەپەوە بە هەر حاڵێ بێ چەند کاژمێرێکم تێپەڕاند تووڕە بووم بێ هیوا لە هاتنی یار خێرا پەیوەندیم پێی کرد وتم ئەی یار بۆچی گۆڕاوی بەمەیلی جاران نەماوی یا بە پەرۆشی دیداری منی وتی ئە یاری شیرینم ئەی بیلبیلەی چاوم
ئەی سەرمەستی بێشەرابم من و تۆ جەستە و جانین وەختێ لە یەک کەوین ژێرگڵ دەبێتە ئارامگەمان بەڵام ئێمە مەوعیدمان وابوو ڕۆژی شەمە بێ نەوەک پێنجشەم سپاس دەکەم دەستی ئێوەش خۆش بێ سەلام دیار سپاس دەکەم دەستەکانت خۆش بێ کاکە ئەحمەد گیان هۆنراوەیەکی زۆر زۆر جوان ئێستا ئەمانوێ بچینە لای چەند چوارینەیەک بە دەنگی چوارینەکان فەرموو بە قوربان حەسرەت خەڵکی پێی وایە حەسرەت بچووکە و لە دڵ جێی دەبێتەوە پێم وایە ئەوەندە گەورەیە بە دەرمانیش چارەسەر ناکرێتەوە چونکە ڕۆژێ یار لێم دوور بێ نەعوذ بالله بە 100 ڕۆژ نابڕێتەوە سوپای عشق ئەی شاجوان چاوی کاڵ و لەبی شەهلا شعرم سوپای عشقە و وا هێرش دەبا با دڵت سەنگەر و قەڵغان بکە تیشکی خۆشەویستیم دڵت داگیر دەکا دەردی هەژاری فەقیر و هەژار لات و سیسم مفلیس و کەسیس خوێنتاڵم مەرحەبای گران وەرناگیرێ عیلمم مەحبوبی خودا و دینم منبوزی خەڵق و دنیا پەشیمانی لە لیستی پەشیمانیدا زۆر کەس هەن جوانن بە ڕوخسار شیرینن بە گوتن کە ئەدبینن گەرمەتە و قەیان شڵپەشڵپی ماچن لە پشتەملتا مارن لە پێستی مرۆڤەوە سپاس دەکەم سپاسی ڕێستان دەکەم دەستەکانت خۆش بێ کاکە ئەحمەد گیان بەڕاستی چوارینەکانیش لەوانی تر ناوازەتر و جوانتر و سپاس دەکەم و دەستان خۆش بێ و سپاسی کەناڵ جارێکی تر بەخێر بێتەوە ماندوو نەبی بە قوربان بەخێر بی وادارم ئەم مانگە بێتە مانگێکی خۆشی و خوا قبوڵی کا ڕۆژ و تاعەتی هەموو لایەکی ئینشاءالله ئینشاءالله بەخێر بی بە قوربان ئازیزان و خۆشەویستان درێژە بە بەرنامەی شەوچەرە ئەدەین و دوای ئەم گۆرانیە ئەگەڕێینەوە لاتان لەگەڵمان بن. عزیزای تشی بدای وخر کسم تو خواه که اما وردوا گرد پای گریان حبیبم جان احیا کرده قطار و خاو کرای
یەکەڵبوون لە گەڵبە من بمرم هاژەی ڕۆخانە جا ڕووخانە ئەمانە نەدەبوارە خەیلێ وەعەزرەت خوا چێ بکەم دیدەن یارمە خۆ دەشتەکەی گەرمیان کاکی بە کاکی هەردەکەی گەرمیان کاکی بە کاکی چونکە تۆی لێبووی ئەوە بێخاکی چونکە تۆی لێبووی ئەوە بێخاکی سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و خانم بیر بێتەوە سەوزەڵێ و خانم بیر بێتەوە بەخەوانە بووم تا گەشەیتەوە بەخەوانە بووم تا گەشەیتەوە ئەترسم بمرم بە تاسەتەوە ئەترسم بمرم بە تاسەتەوە سەرنەنێم وەلای هەناسەتەوە سەرنەنێم وەلای هەناسەتەوە سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و خانم سەوزەڵێ و گوڵم سەوزەڵێ و خانم سەوزەڵێ و گوڵم سەتخوا بمگەری و مەیەڵە و بمرم سەتخوا بمگەری و مەیەڵە و بمرم خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەی شەوچرە و دەچینە بڕگەیەکی تر ئەویش بڕگەی مەتەڵی کوردەواریە. خۆشەویستانم دیارە دەوڵەمەندی ئەم گەلە ئەوەیە تەنانەت لە مەتەڵیشا چەندین جۆرمان هەیە. ئێمە مەتەڵی کوردەواری هەمیشە وا باو بووە شتێک ئەوترێ بۆ ئەوی بیدۆزیتەوە مەبەست لەو شتە چییە. بەڵام جۆرێکی تر لە ژانەری وێژەیی کوردی لە مەتەڵە ئەوەیە کە باوباپیرانمان جاران هەندێک مەتەڵیان داهێناوە لە داهێنان و داتاشینی خۆیانە بۆ تەتەڵەی زمان بۆ جیاکردنەوەی کەسانی زیرەک لەوانی تر بزانین چیە لە ڕووی زمانەوانیەوە زیرەکە تەتەڵەی دەمی کۆنتترۆل ئەکات و ئەتوانێ ئەو مەتەڵانە بیڵێتەوە. بۆ بەرنامەی ئەم جارەمان ئێسێمە چینە لای ئەم گەنجە خۆشەویستانە کە ماوەیەکی زۆرە خەریکی یاری کڵاوێنن سڵاوتان لێ بێ ماندوونە بن با لە تەکا قانەعەوە دابنیشین یا ئەڵڵاه دانیشتنەکەتان خۆشە کێ بردێتەوە چەند بە چەنە باشە بە قوربان با سەرەتا لە کاک قانەعەوە دەست پێ بکەم. کاک قانەع مەتەڵێکی کوردەواریمان هەیە سێ جا بەپەلە بە بێ وەستانن و یەک لە دوایەکیش ینی بە بێ وەستانن بۆم بڵێ ئای چێشتەش لە ساوەر چۆن چێشتەش لە ساوەرێکی ئای چێشتەش لە ساوەر چۆن چێشتەش لە ساوەرێکی دەفەرموو بەس مایکەکە نزیکەوەکە بە پەلە و بە بێ وەستان ئای چێشتە ئای چێشتەش لە ساوەر چێشتێکی ئای چێشتەش لە ساوەر ئەبێت چێشتێکی ئای چێشتەش لە ساوەر لە ساوەر چۆن چێشتەش لە ساوەرێکی ئای چێشتەش لە ساوەر چۆن چێشتێکی ئای چێشتەش لە ساوەر چۆن چێشتێکی دەستخە چەپڵێکی بەلێتەن دەستخە
بابچینە لای کاک جەلال ماندوو نەبی زۆر بەخێربی فەرموو ئێستا بڵێری عینەنەوەیە و عینەن ئای چێشتەش لە ساوەر چێشتەس لە ساوەر وەڵای ناتوانم بەڵێ بابچینە لای ئەو کاکەیە مایکەکە گەر بدەیت دەست کاکە گیان ناوت عفوان بەڕێز کاک بەڕێز گیان ناوێکی خۆشە ماشەڵڵا سپاس دەکەم کاک بەڕێز بەڵێ ئای چێشتەش لە ساوەر چۆن چێشتەش لە ساوەرێکی 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 دەستخۆش هەوڵیدا دەستخۆش با بچینە لای مامە ناوت مامە گیان ناوت ناوم علی محەممەد ئیسماعیلە کاک علی مایکەکە نزیکەرەوە و سێجا بەپەلە بۆم بڵێ ئای چێشتەش لە ساوەر چۆن چێشتەش لە ساوەرێکی ئای چێشتەس لە ساوەر چۆن ساوەرێکی ئای چێشتەس لە ساوەر چۆن شێستە سلاوەرێکی چی؟ مایکەکە نزیکەرەوە مایکەکە نزیک چێشتە ساوەر بێ دەنگی با بزانین تو بۆم برێوەدارە باشە بەسەر چاو من بۆ ئەڵێم بەس بێ دەنگیت خوا بزانین ئەیڵێتەوە من بۆ ئەڵێم ئای چێشتەش لە ساوەر چۆن چێشتەش لە ساوەرێکی ئای چێشتەس لە ساوەر چۆن تێستە لە سلاوەرێکی ئای چێشتەش لە ساوەر چۆن چێشتە ساوەرێکی ئای چێشتە ساوەر چۆن چێستە ساوەرێکی باش بزانین بەڵێ ئەچینە لای کاکە ناوت کاکە حوسێن کاک حسێن گیان بەخێربی بەقوربان زۆر سپاس دەکەم با ئێستا گوێمان لە جەنابەت بێ بزانین تۆ چۆن ئای چێشتە لە ساوەر چۆن چێشتە لە ساوەرێکی بابینە لای کاکە ئەو مایکە بێنە زانین کاکاڵێکی کاکە گیان سێجا بەپەلە بەبێ وەستانەندەی ئای چێستە لە ساوەر چۆن چێستە لە ساوەرێکی ئای چێستە لە ساوەر چۆن لە ساوەرێکی ئای چێشتە لە ساوەر چۆن چێشتە لە ساوەرێکی دەستخۆش ئافرین دەستخۆش دەستان خۆش بێ بەردەوام بن لە یاریەکەتان دەستان خۆش بێ سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیە خۆشەویستان و بەڕێزان دیارە گرنگ لەم بڕگەیە ئەوە نییە کێ مەتەڵەکە ئێڵێتەوە و کێ نایڵێتەوە دیارە گرنگ ئەوەیە ئێمە بتوانین بۆ ساتێکیش زەردەخەنە بخەینە سەر لێوی ئامادەبووان و ئێوەی ئازیز و خۆشەویستیش بەڕاستی دانیشتن لەگەڵ ئەم خۆشەویستانە قەت تێر نابین گرنگ ئەوەیە بۆ چەند ساتێک زەردەخەنەمان خستە سەر لێوی ئێوەی ئازیز و میوانانیش ماوەتەوە بڕۆینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لە بەرنامەی شەوچرا بە گۆرانیەکی هونەرمەند عیماتەنیا کۆتایی بە بەرنامەی ئەم جارەمان دێنین لە کۆتاییدا زۆر سپاس بۆ سەرجەم میوانان بۆ سەرجەم ئامادەبووان سپاسێکی تایبەتیش بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و چەند میوانێکی تر سپاردەی خۆشی و کامەرانی بن کوردستان ئاوادان خواتان لەگەڵ بوویتە قسە و دەنگ و باسم ئەو کچەی کە ناتناسم بوویتە قسە و دەنگ و باسم سەرچاوی عەشق وەبینی سەرچاوی عەشق وەبینی لە گەڕەکی ئیمام قاسم گوڵێ من چۆن تۆ بناسم
چۆن بدوێنم خۆشەویستیت بەدەست بێنم هەرچەند تەماشای تۆ دەکەم بەشێکیت لە دڵ و خوێنم دەڕۆم و دێمە خۆلانمە هەرکی گەورە لەسەر شانمە ڕەزامەندی تۆ هیوامە ئەم دێکەنین هەمگەریە ئەو کچەی کە ناتناسم بوویتە قسە و دەنگ و باس ئەو کچەی کە ناتناسم بوویتە قسە و دەنگ و باسم سەرچاوەی عەشق و ئەوینمی سەرچاوەی عەشق و ئەوینمی لە گەڕەکی ئیمام قاسم گوڵێ من چۆن تۆ بناسم دڵمان بۆ یەکتر واڵاکەین نەهێنیەکان ئاشکراکەین هەستم ناسک و بە سۆزە نەحەز هەواڵەی خوداکەین ئەو کچەی کە ناتناسم بوویتە قسە و دەنگ و باس ئەو کچەی کە ناتناسم بوویتە قسە و دەنگ و باسم سەرچاوەی عەشق و ئەوینمی سەرچاوەی عەشق و ئەوینمی لە گەڕەکی ئیمام قاسم جوانێ من تۆ چۆن بناسم كليداوم برامبرد راوستاوم عشقي تولا كليداوم بزيليوي خندي جواني بزيليو خندي جواني اما زي راستين بوتساوم اما زي راست بوتساوم ايو كتشي كانت ناسم بويتا قسا ودنگ وباس ايو كتشي كانت ناسم بوویتە قسە و دەنگ و باسم سەرچاوەی عەشق و ئەوینمی سەرچاوەی عەشق و ئەوینمی لە گەڕەکی ئیمام قاسم گوڵێ چۆن تۆ بناسم